پەیامێک بۆ عەسکەر و عنتەر و مێشی ئەلیکترۆنی ڕەحمان غەریب نووسیویەتی. لە پاش هێرشە خوێناویەکەی سەر لالەزار چەند جارێک دیداریان لەگەڵ کردو. سوپاسی ئەو کەناڵانە دەکەم. ئێستاش وەڵامم بۆ پرسیارەکانیان وەک خۆیەتی. لە یەک دێڕیش پەشیمان نیم. بڕوای تەواوم هەیە کە نابێت بە هەر پاساوێک بێت لە ئاست پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستان بێدەنگ بین. تێدەگەم دەسەڵاتی سیاسی ئەو وڵاتە بەردەوام دەیان و سەدان ئامرازی میدیایی و سیاسی و دامەزراوەی لێکۆڵینەوە و ڕاپرسی بە پاڵپشتی نوخبەیەکی پەیوەست بە پارەی سیاسی شەڕی دەرونی وەگەڕ دەخەن. ئامانجیش بەردەوامبوونی خۆی و نقمکردنی دەرونی هاوڵاتیانە لە ناومێدی و بێدەنگی و قبولکردنی واقعی حاڵ. بێ گوێدان لەوەی ئەم ناومێدی و بێدەنگیە بگۆڕێت بۆ تووڕەیی بێسنوور. ئەم نیزامە سیاسیە دەبێت لەو بێدەنگیە بتۆقێت. من ناومێد و بێدەنگ نیم و نابم. تووڕەم لە مواقعان. ناڕازیم لەوەی ڕووی لولەی تۆپخانە و زرێپۆش بکرێتە ڕۆڵەی کورد. هاوار بکەم کە جارێ خێزان هەیە تەرمی ڕۆڵەکانی وەرنەگرتوتەوە تا پرسەی بۆ دابنێن. بێزارم و دەنگم بەرزەکە ڕۆژنامەنووس و ڕەخنەگر بکرێتە کونجی زیندان. ئەبێت قسە بکەم کە زیندان دەبێتە شوێنی سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن و چالاکوانی مەدەنی و سیاسی. کێ ئەم ستەمەی بەناوی کوردایەتی قبوڵە پیرۆزی خۆی بێت. من قبوڵم نییە و قسەی خۆم دەکەم وەک دەیان هاوڕێیترم لە چالاکوانان و ڕۆژنامەنووسان. بەشێکی چیرۆکەکە ئەوەیە هەندێک لە گوزارشتەکانی خۆم تێکەڵ بە هەڵوێستی میترۆ بووە. بەواتایە گوتاری ڕێکخراوی میترۆ جیاوازە و گوتار و ڕەخنەی سیاسی هەوڵ بدەین تێکەڵ یەکتر نەبن. ئەو فشارانەی سەر ڕێکخراوەکەیش کەم بێتەوە بەشەکەی تریش لای چەند هاوڕێیەکم پارێزراوە. ئێمە ڕێکخراوێکی ناسراوی وەک IMS دانیمارکی پاڵپشتی داراییمان دەکات. دەیان و سەدان شەریکی لە ئاستی عراق و ناوخۆی خۆمان و دەرەوە هەیە. میترۆ سەرروپێخانە نییە تا حیزبێک لافیتەیەک بە دەرگاکەیەوە هەڵبواسن بنووسن دامان خست. ڕێکخراوەکەمان بە پارەی سیاسی بەڕێوە ناچێت تا دەستێوەردان لە کارەکانی بکرێت. ئەم ڕەفتارەی باس دەکرێت کە قفڵیان لە دەممانداوە بۆ تووتیەکانی میدیای سێبەر و کرێگرتەی پارتە سیاسیەکان و ڕێکخراوە وابەستەکانی دەسەڵات گونجاوە کە بە پارەی عەسکەر و عنتەر و تەنکەری پارتە سیاسیە دەسەڵاتدارەکان بەڕێوە دەچن نەک بۆ ئێمە. ڕەحمان غەریب، سلێمانی، 5 ئەیلولی 2025.